مراوی خاصە مراوی باشترین شتە بۆ شان و مل و بۆ ئەو شانژان سەر و بیتە سارما گۆشتە قازی زۆر خۆش دەبێت خاصەتەن کوردەواری خۆمان گۆشتەکەی زۆر خۆش دەبێت. مامەجان فەرقی چی ئێستا کەشوهەوا گۆڕاوە ینی نرخەکان گرانتر بووە؟ ئێستا گرانتر نەبوو جستانی گرانترە بێ بەهۆی سەرمایەوە ئێستا فەرقی هەیە بڵێ. ئێستا بەچەند لە زستانی بەچەندە؟ وڵا ئێستا قلی بە 11,000 فرۆشم بەس ناشکە ئەجاوژ مشتری کمن بۆی مەعاژ نییە و بازارەکە هەو نییە. باشە ئەی ئەنی مانگێکی تر چەندی دەچێتە سەر؟ خی ئێستا سەریە تا 25 ڕوا خروجی کەلە شێر شتێوە. مەبەست فڕوجانی ئەو مریشکانەی کە تەمەنیان بچووکە؟ بەڵێ کچکەیە تەمەنیان کچکەیە 5 ماگنەوەە على شش گرانەوی تا 13 ڕوا 12 و دێ و ئەو. ئەی لەبارەی قازش وەبزان نەخی وڵا لە قازی شارزایم. باشە ینی هۆکار چیە ئەوە زستانان گرانتر دەبیتن؟ سەرمایە خەڵکی حەز زیاتر ئێستا گۆشت توشتێەوە و زیاتر گۆشتی خۆماڵی بەکاردین. باست لەوەیکە کە ئێستا بە 11 بەڵام زستانی بە 30 نادەی. بە 30 نادەم ینی گرانترە بێ بڵێ خەڵک زیاتر حەزی لێ ئێستا سەرێ. باشە بۆ لەگەڵ هاتنی وەرزی سەرما بەرهەمە کوردیەکان گران دەبن مریشک و قازوانە لۆ گران دەبیانی. گۆشتی خۆماڵا کوردی خاصەتەن کوردی زۆر خۆشترە لەوی دیکە لێ معمەلێ و ئەوانە بۆ هێلکەکانیشی فەرقە هێلکی کوردەواری زۆر فەرقە لەگەڵێ ئەجە لەبەر هەندێک خاصەتەن لە دستانێک گۆشتی کوردەواری خۆمان گۆشتی عارب بێعات خۆشە ئەوجە لەبەر هەندێک. ئەوانەی ئەوڕۆ بەرهەمەکان یانێ ئیوا قازی هێنا بوو دەیگوت ئەمڕۆ پارە ناکە مانگێکی تر دەیهێنمەوە. دەبیتە سارما گۆشتە قازی زۆر خۆش دەبێت خاصەتەن کوردەواری خۆمان گۆشتەکەی زۆر خۆش دەبێت ئەوجا قەرێک على شیش قاز مراوی لە دستانان گۆشتی زۆر خۆش دەبێت. بەرهەمەکە ڕەسەنە یاخۆ گۆشتەکە تامێکی جیاوازیە؟ نەنا ڕەسەنە بەرهەمەکە ڕەسەنە و دستانەش گۆشتەوان خۆش دەبێتن یعنی قەراو دەبن ینی لەو وەرزەی بەدواوە قەراو دەبن ئەوجا لەبەر هەندێک گۆشتان خۆش دەبێت. خۆی گۆشتی پەرەوەری خۆمانە هاویان ناخورێت دستانان خۆشەوە بەتام و بەڕاستی عیلەتیش دەبات نەگەوە بۆچی مریشکە سپی نییە. ینی لە بۆ نەخۆشیش بەکاردێتن زۆر مراوی خاصە مراوی باشترین شتە بۆ شان و مل و بۆ ئەو شانژان سەر و مراوی زۆر باشە. بەگشتی مریشک و قازوانە ئەمڕۆ بەچەند بوو مانگێکی تر دەبتە چەند کە باران ببارێ؟ ئێستا بازارەکە زۆر خۆش نییە لەبەرەوەی ڤایرۆس نەخۆشی زۆرە بەس مانگەشکە پاش بارانێک باریکەن یعنی زۆر فەرق دەکات ئەگەر مریشکە بە 15 دەبتە 25,000 ئەگەر بە 15 بی ئەگەر بە 10 بی ئەوە دەبتە 20,000.